بەلاوی خی بەبەزەی و بەخشندا خوشحاڵم عزیزان کە لەم دەرفەتەشا بە خزمەت ئەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، ئاڵلقەی ژمارە 15 لە بەرنامەی نووسین و یادەوەری لە خزمەتانە ئابین. خۆشەویستان، خوشحاڵم کە هەموو جارێک کۆمەڵک سەرنج لەسەر بەرنامەکە دروستە بێ، کۆمەڵک پێشنیارێتە پێشەوە بە تەلەفۆن بە یاخود لە ڕێگای جیاجاوە بێ، کۆمەڵێک پرسیارمان بۆ دێ کە ئاڕاستی بەڕێز مامۆستا عەلی باپیری بکەین. بەڵام هەموو جارە قسەی ئێمە ئەوەیە ئەڵێن پەلەمەکەن ئەم بەرنامەیە مادام نەفەسێکی درێژی تایەوە، مادام دەتوانین ئینشاءڵڵا درێژە بە بەرنامەکە بدەین، هەموو ئەو پرسیارانە وەرەگرینەوە لە بەڕێز مامۆستا عەلی باپیر کە ئێوە چاوەڕێی وەڵامەکانیەکەن. و هەروەها پێشنیاری ترمان بۆیێت کە شێوازی بەرنامەکە بکەین بە شێوازێکی ئەدەبی. بەڵام خۆشەویستانیەوە ئەزان کە ئێمە بەرنامەکە لەسەر نووسینەکانی مامۆستا عەلی باپیر و لەسەر ئەو یادەوەریانە ناکەین کە لە سیاقی نووسینەکانە دروست هەبن. بۆیە ئەوەی کە مامۆستا لە سەرەتاوە نووسیوێتی زیاتر فکر بووە، دواتر دێتە ناو بابەتی فکری سیاسی و هەروەها لە بابەتی شەرعیش ناکرێ ئێمە ئەم بابەتە بکەین بە بابەتێکی ئەدەبی، چونکە مامۆستا نە شعری نووسیوە، ڕاستە شعری نووسیوە، بەڵام بەسمانەوەیە کە نووسینەکانی مامۆستا زیاتر لە بوارە فکری و سیاسی و شەرعیەکان هەبوون، واروەها ناشکرێ ئەمە سیاقەکەی بگۆڕین، واروەها بچینە دەرەوەی نووسینەکانی مامۆستا. واروەها پێشنیارێکی تر لەوانەیە کە دەکرێت ئەوەیە کە ئێمە پرسیاری جاجا لە مامۆستا عەلی باپیر بکەین و بەتەشیر ئێمە ئەم پرسیارە ناکەین، بەڵام ئەو پرسیارانە هەموو ئەبێت لە سیاقی نووسینەکانی مامۆستا عەلی باپیرا بێ و بەرنامەکانی ئێمە بزەبێت جارێککە دووبارەکردنەوەی ناوەڕۆکی کتێبەکان نین بە ئەو شێوازێک کە لە کتێبەکانە. لە زۆرینەی جارەکانە لەو پرسیارانەی کە من ئاڕاستی بەڕێز مامۆستا عەلی باپیر یەکەم بەتەشید مامۆستا ئیزافەی هەیە، بۆیە هەمیشە ئەوەمان گوتووە چاوەڕێ ئەوواکەن کە بۆ نمونێستا کتێبی سۆزی نەتەوایەتی دەیان پرسیاری جاجای لەسەر دروست بووە کە وەڵامەکانی لە ناو کتێبەکانین، بەڵام مامۆستا ئێستا لە ڕێگای وەڵامەکانی خۆیەوە ئیزافەیەکە. بۆیە تەمەناکەم ئێوە زیاتر پش و درێژ بن لەگەڵمانە و دڵنیاشتانەکەمەوە لەوەی کە هەر پرسیارێکە لە لای ئێوە دروستە بێت سەبارەت بە پرسە جیاوازەکان ئێمە لە مامۆستایەکەین و دڵنیاشم کە وەڵامەکانتان دەزەکەوێت. جارێککە بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاک پەیوەند، ئێوەش بەخێر بێن یاخوا. زۆر سپاس دەکەین مامۆستا. زۆر جارە و بینەروبی سەرانی کە هەمانن مامۆستا زۆر بە پەلەن لە کۆمەڵێک پرسیار، من هەمیشە ئەوان پێڵم بەڵام پەلەمەکەن ئەم بەرنامەیە با ینی ئەو پرسیارانەی کە دێنە پێشەوە وەکو میوەیەک بگەن. جا من ئاڕاستی مامۆستا عەلی باپیرێکەمە ئەو کاتەش چۆنەڵی لە سیاقی نووسینەکە ناچینە دەرەوە، واتە ئەو کتێبە ئێستا بۆ نمونە سۆزی نەتەوایەتی هەموو ئەو پرسیارە نەتەوەی و ئەو ئەوانەی کە پەیوەندیان بە پرسی نەتەوەیەوە هەیە زۆر گونجاوە من ئاڕاستی جەنابەتی بکەم. بەڵام ئەگەر بۆ نمونە ئێستا لە ناو لە چوارچەوەی ئەم کتێبەیە پرسیارێک لەسەر ئافرەدیان لەسەر گەنج لە جەنابەت بکەم، سەیرەکی هەم پرش و بڵاوە بێ هەم ستراتیژمان لێ تێگەچێ، سەبابەر بەوە من حەزەکەم ینی بۆ ئەو بینەرانش جەنابەت قسەیەکت هەبێ. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. دوباره بخير بين كاك بين خوت وستافكت ئەوەی کە تۆ کردوتە بە وەڵام بۆ ئەو پرسیارانە پڕ بە پێستە و لە جێ خۆیدایە. عەرەب دەڵێن لكل مقام مقال، کوردیش دەڵێن کەنگرو ماست بە وەختی خۆی. معقوڵ نییە ئێمە قسە لە کتێبی سۆزی نەتەوایەتی بکەین و بچین بۆ هەندێک باس و بابەتی دیکە کە لەو کتێبەدا باس نەکراون و پێوە پەیوەست نین. فعلا دەبێ هەر پرسیارە لە شوارچێوەی ئەو بەرنامە دەکەمە دامانەوە دەی بیخێنە و شوارچێوەیەوە جا ئەو پرسیارانە خاوەنی پرسیارەکان نابێ پەلەیان بێ. بۆیەنە بخۆ ئاگاداری جەنابەت ئێمە کتێبی جۆرا و جۆرمان هەن لە هەموو بوارەکاندا، ینی بەرهەمەکانی من تا ئێستا بە عەرەبی و کوردیەوە لە بە کتێب و نامیلکەوە لە 140 تێپەڕیون چاپکراوە، هەندێکیشیان دیارە لە ژێر چاپن. جا من هەموو بوارەکانمان پێگرتوونەوە، بواری سیاسی، کۆمەڵایەتی، باری کەسێتی، ئیمان و عەقیدە، بووناسی و جیهانبینی، ئەخلاق و ئاکار، نەتەوایەتی، هونەر، ئەمجا جەنگ و جیهاد، هەتا دەڕوا. ینی ئێمە زۆر بواری تەسکیە و تەسەوف، بواری زانایان، بواری
هەموو ئەو بوارانەی کە ینی پێویست دەکا قسەیان لەسەر بکرێ من مەگەر چۆن دەنا هیچ بوارێکم نێشتۆ تۆ قسەم لەسەر نەکرد بێجا ئەو هەر کەسێ پرسیارێکی هەیە لە هەر بوارێکدا دەبێ سەبری هەبێ تا دەگاتە ئەو تەوەرە یاخود ئەو شوێنەی کە ئەو جۆرە پرسیارانەی لەسەر هەڵدەسەر ئەو کاتە جەنابیشت ئەوە وەکو گوتت خۆت پابەند نەکردو بۆی کە لە نێوەڕۆژی کتێبەکە نەچێ دەرێ بەڵام خۆت پابەند کردەوەی کە لەو چوارچەوەدا کە کتێبەکە باسی لێوە دەکا پرسیاری تازە بوو ڕژێنی کە ئەوە شتێکی مەنتیقیە و ئەوانی سوپاسیان دەکەین دیارە تامەزرۆن و بەپەلەن بەڵام تۆش ناکرێ لەبەر تامەزرۆی پەلەی هەندێک لە بینەران و بیسەرانی بەڕێز لە برایان و خوشکان لەو چوارچێ و هێڵە گشتیە و استراتیژە بچێ دەرێت چکە دوایی بۆ تخڕ ناکرێتەوە دوای بەشەنە و سێرکەش بۆ کۆ ناکرێتەوە مامەسا یەکەم پرسیاری ئەڵلقەی ژمارە 15 با بریتی بێت لە پرسیارێکە لە بەشی دووەما من بۆم دروست بووە لە سەرەتای بەشی دووەمی کتێبەکەویش کە دێتە سەر بابەتی ناسیۆنالیزم زۆر ڕاستەخۆڵی ناسیۆنالیزم ینی نەتەوە پەرستی ئەم پرسیارە ئەم وەڵامە یاخود با بڵێن ئەم مەقولەیە هەستەکرێت کە مەقولەیەکی ئەندازەیەک توندە یاخود با بڵێن زۆر بەمانایینەکەی زۆر ڕادیکاڵان و ئەندازەیەکی ئایدۆلۆژیە مامۆستا ینی نازانم چۆن ئەم پرسیارە لە لای جەنابەت دروست بووە یاخود با بڵێن ئەم وەڵامە ڕاستەخۆیەت بۆ دروست بوو کە ناسیۆنالیزم ڕێک پێوەستە بێتەوە بە مەسائیلی نەتەوە پەرستی قسەکە لێرە دەگوترێت ناسیۆنالیزمیش توانای ئەوەی هەیە کە گۆڕانکاری لە خۆیان دروست کاواتە مەرجنێ لە لای هەموو گەلوونەتەوەیەک وەکو یەک ینی بکەوێتەوە قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە بزەبە دەبێت لە هەموو شوێنێک مەسائیلی نەتەوەیی یاخود با بڵێن ناسیۆنالیزم بریتی بێ لە ناوتەوە پەرستی کاکە پەیوەندجان هەموو ئەو شانەی وشەی ئیسئێمیان دەچێتە سەر ئیزم ینی بۆیەنەسی کۆلاریزم لیبرالیزم ئەمجا ئەمەیان ناسیۆنالیزم تا کۆتایی واتە ئەو شتە کراوە بە بەرنامەیەک کراوە بە قوتابخانەیەک کراوە بە بیردۆزەیەک و تەبەنی دەکرێت واتە وەکو من زۆر جار گوتومە نە مارکسیزم نە کۆمۆنیزم نە کاپیتالیزم نە سۆسیالیزم نە لیبرالیزم نە هەموو ئەو شتە ئیزمدارانە شتی ئیسمدار واتە هەموو بەرنامانەی کە تەمان خۆی دیارەکە هەر بە وشەکە داڕشتەکەی دیارەکە لە ڕۆژ ئاواوە هاتووە جا ناسیۆنالیزم تەمان بووکو من لەوێدا باسم کردووە من پێشتری باسمان کرد خۆشویستنی مرۆڤ بۆ نیشتیمانی و سۆز و عاتیفەی لەگەڵی و بە تەنگەوە بوونی و بە پەرۆشەوە بوونی و بەرگری لێکردنی و ئەوان فیداکاری لە پێنا و پاراستنیداکردنی ئەوانە هەمووی پێما دەستنە نێو چوارچێوەی نەتەوایەتی یا نیشتیمان پەروەرێتی نەتەوە پەروەرێتی واتە خۆشویستنی نیشتیمان و نەتەوە بەرگری لێکردنی ئەوان بەڵام ناسیۆنالیزم شتێکی پێهەڵاترە لەوە شتێکە بەولاوەترە ئەو دێنێ ئەگەر نەتەوایەتی بیری نەتەوایەتی یاخود نیشتیمان پەروەرێتی دێنێت ئەوکو من لەوێدا گوتومە وەتەنیەتمان هەیە و وەسەنێتمان هەیە وەتەنیەت و نیشتیمان پەروەرێتیوێت و وڵات خۆ نیشتیمانی خۆت خۆش دەوێت گەل و نەتەوەی خۆت خۆش دەوێتەوە بەرگریان لێ دەکەیوە بەتەنجانەوەی بۆ دەتەوێت سوودیان پێ بگەێنی بەڵام لەوە بەولاوە بریتێ لە نەتەوە پەرستی و نیشتیمان پەرستی ئەویش ئەوەیە کە تۆ ئەو نیشتیمانە یا ئەو نەتەوەی بە شتێکی پیرۆز و مقدەس دەزانی جایان بەڕاستی یاخود وەکو جەنابەت لە پرسیاری دواتردا ئاماژە بۆ دەکەی یاخود ئەوەت کردو بە کراسی عوسمان ئەوە کردو بە بیانوویەک بۆ ئێنە ئێستا کەسانێک هەن کە دەیانەوێت ینی چۆن لە خزمەتی حیزب و خزمدایە لە خزمەتی کەمینەیەکدایە چۆن ببنە ملیار لێر چۆن دەوڵەمەند بن چۆن سەروەتمەند بن ئاوە حکمڕانی بکەن ئەمجا ئەوەش بە نەتەوایەتی بە نیشتیمان پەروەرێتی و بە کوردایەتی بە خەڵک دەفرۆشنەوە مامۆستا دێمە سەرەوە بەس پرسیارەکە گەر بە شێوەیەکی لێ بکەم بۆی تۆ درێژە بیت مامۆستا ببوورە
باش ئەگەر تۆ هێناویشتە وازم لە یەکێک لە پەرەگرافەکان یاخود لە هینەکانی خوارەوە با بڵێن لە هاموشەکە هێناوتە ئەویش ئەوەیە کە زۆر جار ئەم چەمکە پاڵە درێتە پاڵ خۆشەویستی و هەروەها سۆز و هەروەها وەلایەکی زۆر بۆ نیشتیمانەکەت باش ئەگەر قسەکە لەسەر ئەوە بێ یعنی ئەم وشەی ناسیۆنالیزمە پاڵ بدرێتە پاڵ خۆشەویستی و شانازیکردن بە گەل و نەتەوەکەت لەو چوارچێوەشەوە هەر ئەم چەمکەم دواتە هەڵگری سلبێتە بێ یاخود با بڵێن بە جۆر لە جۆرەکان دەبێت بە و نەتەوە پەرستیە ئاخر دەزانی چۆنە کاکە پەیوەند بۆ تۆ تەماشا بکە کەسێک کە دەڵێ من ناسیۆنالیستم یەکێکە دەڵێ من لیبرالیستم یەکێک دەڵێ من سیکۆلاریستم فەرقیان چییە؟ ناسیۆنالیستەکە دەڵێ من وڵاتی خۆم و نیشتیمانی خۆم لەلا لە هەموو شتێک بەڕێزتر و پیرۆستر و بەرزترە من وای دەخوێنمەوە وەکو چۆن لیبرالیزم واتە تاکگەرایی یاخود ئازادی ڕەها بۆ تاک ئەو دەڵێ من ئەوە لەلام بەرز و پیرۆسترە سۆسیالیست بابایشی سۆسیالیست بە معنە فەرهەنگیەکەی یعنی کەسێک کە کۆمەڵگای لەلا پیرۆز و مقدسە و دەبێت بەرژەوەندەکانی تاک لە پێناویدا فیدا بکرێن سیکۆلاریست ینی کەسێک کە دنیای زۆر لەلا گەورە و گرنگە و دەبێ دوا ڕۆژی دوایی و قیامەت و لایەنی ڕوحی و ئەوانەی بە قوربان بکرێن کەواتە ناسیۆنالیزم وەکو گوتمی قوتابخانەیەکە من ئەگەر ئەوە نێ بۆت بەخۆی دەڵە من ناسیۆنالیزمم تەبەنی کرد با بەڵێ من وڵاتی خۆم خۆش دەوێت کە ئەو کاتە لە ڕووی شەرعی و هیچ ئیشکالیشی نیە تاوان من کابرایشی ئیسلامی من مسلمانم و من بۆ مسلمانان ئەوم نووسیوە دەمێ مسلمانان ئاگادار بکەمەوە کە لە چوارچێوە فیتری و خواڕسک و سروشتەکەی خۆی بەولاوە کە بریتێ لە وڵات خۆت خۆش بوێ بەرگری لێ بکەی بە تەنجێوە بی نەتەوەی خۆت خۆش بوێ بەرگری لێ بکەی پەرۆشت بێ هەوڵ دەی بەرژەوەندەکانی بۆ دابیکی باشە لەوە زیاتر چی دەوێت نەخێری لادەی بیشی پەرستی ئێجا کە پرسەت ئەو کاتە لە چوارچێوەی شەریعەت دەچێتە دەرزا من پێم وایە ناسیۆنالیزم ئەو هەست و نەستە خواڕسک و سروشتی و فیتریە کە ئینسان هەیەی بەرامبەر بە گەل و نیشتیمان لە چوارچێوە شەرعەکەی دەیباتە دەر بەولاوەتری دەبا کە ئەو کاتە دەبێتە دینێک دەبێتە ئیدۆلۆژیەک دەبێتە دینێک لە بەرامبەر ئیسلامدا کە دیارە ئینسانی مسلمان وە خەڵکێکی مسلمان نابێ جگە لە ئیسلام هیچ شتێکی دیکە بە دین دابنێ هەر بۆیش من لە بەرنامەیەکی دیکەدا ئاڵقەیش پێشتردا گوتم ئەوە کە دەڵێ دینمان ئاینمان هەر نیشتیمان یعنی هیچ دین و ئاینیش کەم ئەوە ناسیۆنالیست ئەوەی ناسیۆنالیستی کە تۆ نیشتیمانەکەت بکەی بە تاقە دینی خۆت جا خۆت دوای تۆ مای پرسیارش دەکەی کە باش ئایا دەگونجێ ئەوە بکرێتە دین نەخێر ناگونجێ بەڵام وەکو چۆن کەسێک کە ئاوی سازگار و ڕوونی چنگ ناکەی و دەچێت بە قوڕاوێکی دادەنووسێ ئاوێکی شلوێ ێبا بخۆ ناخورێتەوە یاخۆ دەچێت شتێکی دیکەی شلەمەنی دەخوا هەر بۆی کلێنی ئاوەکەی بە بگرکا کە خۆن بە کەڵک نایە لەبەرەوە کە خۆی لە ئاوە سازگارەکە بێبەش کردووە خۆی ناچاری شتێکی کە کردووە کە ئەڵتەرناتیف و بەدیلی ئاو نییە زۆر باش مامۆستا زۆر جار بابەتە نەوتەوەیەکان بە تایبەتیش لەم چەند ساڵەی تەمەنی خۆمان کە بینیمانە لەم چەند ساڵی ڕابردووە زۆر جار ئەم بابەتانە ئەقۆسرێنەوە بەو مانای کە خراپ بەکارێنێن سا زۆر جارە گوترێ دەسەڵاتێکی کوردی لە سەدان دەسەڵاتێکی کوردی خراپ لە سەدان دەسەڵاتی باش و چوزام دیموکراس و مافی ئەوەی کە مافی مرۆڤیشی تیا پەیڕەوەکرێ باشترە بۆ لەبەرەوەی ئەمانی کوردیە بە پاساوی کوردی و بە پاساوی نەتەوەی بوون باشترە لە هەر دەسەڵاتێک کە تەنانەت دادگەریشی تایە قسەکە لەسەرەوەیە ئەم پاسا و دروستکردنە بۆ بەڵام پاڵدانی بە مەسائیلی نەتەوەییەوە تا چەند ئەمە قسەیەکی دروستە مامۆستا وەڵاهی منەوە زۆر بە شتێکی نامەنتیقی دەزانم کاک پەیوەند چونکە زانایانی ئوسولی فقه بنچینەیەکی جوانیان داناوە دەڵێ العبرة بالمحتويات والمضامين وليست بالأسماء والعناوين عبرەت بە نێوەڕۆک و جەوهەری شتەکانە نەک بە ناو نیشان و دیکۆرەکەیان ئێمە با کابرا هەر ناو لە حکوومەتەکەی بنی حکوومەتی کوردی ئەگەر ئازادی تێدا نەبێ
دادگەری تێدا نەبێ مافی مرۆڤەکان پێشێل بکرێ جاخۆ ئەوە گەر کورد ئەوە حکومەتەکەی بێ ئەوە حەیە کوردایەتیش دەبە لە ڕاستیدا ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ ئەو دروشمانە خیانەتکردنە بەو دروشمانە یعنی تۆ بێنی حکوومەتێکی گەندەڵ وەکوی ئێستا هەیە کە بەرژەوەندی کەمینەیەک دابین دەکا بەرژەوەندی چەند ماڵێک و چەند بنەماڵەیەک دابین دەکا لەسەر حیسابی زۆرینەی خەڵک کەمینەیەکی کردوتە ملیار لێر حیزب و خزمی کردوتە ملیار لێرە سەر حیسابی زۆرینەی خەڵک ئەم جالاویشی لێبنی حکوومەتی کوردی هەر کەسێکی کە ڕخنەی لێگەرەوە ئەوە دژی قەوارەی کوردیە وەختی خۆی زوو ساڵانی پێشتر وایان بە ئێمەمانان دەگوت ئەوانە چاویان بە حکوومەتی خۆماڵی و کوردی هەڵنایە ئەوە ئێران وان پێ دەڵێ و سعودیە وان پێ دەڵێ و تورکیا وان پێ دەڵێ و کاکە گیان کە زوان پێ ناڵێ بەس من دەڵێم ئەسڵەن ئەوە حەیای کوردیش دەبەی کە تۆ بێنی بە ناوی کوردەوە حکوومەتێک و قەوارەیەک دروستکەی گەندەڵ بێ ستەمکار بێ قۆرەخکار بێ کەمینەیەک تێدا ببنە تێدا خەنی ببن و زۆری نیش تێدا مەحڕوم ببن ئەوە لە ڕاستی خیانەتکردنە بە کوردایەتیش ئەمجا ئەوە چ دادێکی خەڵک دەدا چ دەوایەکی دەردی خەڵک دەکا کاکە ئەو حکوومەتە کە زوڵم و گەندەڵی و فەساد و خراپەی تێدا ئەوە ناومانە حکوومەتی کوردی ئەوە بۆ زانیاری کاتی خۆی کاک ئەحمەدی موفتیزادە خوا پلەی بەرز و بەرزترکا و هەزار ڕەحمەتی لێبێ و کە پیاوێکی بەرجەسەوە بەڕاستی لە کتێبێکدا نووسیوێتی دەڵێ دوای ڕوخانی شا لە کورسان واتە لە سنە چێشتخانەیەکی لێبوو چێشتخانەکە هەر بە هەمان وەستا هەمان کرێکار هەمان چێشت هەمان شتی پێشێ بەس پێشێ لەسەری نووسرا بوو غەزاخۆری ینی چێشتخانەی شاهنشاهی شتێکی وە یا پەهلەوی وەکو تەمەلوق بۆ سوڵتەی ئەو کات دەڵە دوای لەسەرا نووسیە بوو غەزاخۆری ئیسلامی دەڵە خۆ نێوەڕۆکەی هەمان نێوەڕۆک بوو بەس عنوانەکەی گۆڕابوو هەمان وەستا هەمان کرێکار هەمان خواردن بە هەمان شێوە کاکە پەیوەند ئەوە بەڕاستی هیچ دەردێکی خەڵک دەوا ناکە ناوی لێبنی حکوومەتی کوردی بەڵام گەندەڵ بێ بەڵکو وەکو گوتم لە دەرەوە هەر کەسێک تەماشای بکە وە خەڵکەکە خۆشی دوایی لە مێشتیاندا تەبع دەبێت دەڵێن دیارە حکوومەتی کوردی گەندەڵە ستەمکارە نادادگەرە قۆرەخکارە ئەسڵان کورد و کوردایەتیشان لە بەرچاو دەکەوێت هەروەکو چۆن ئەوانەی کە بە ناوی ڕەوایەتی خەباتی شاخ ئێستاش لەگەڵدا بێ هەندێک کەس ناڵێ ئەمە هەرچۆن بین هەر لە جێ خۆین کورسێک بێنین چەند بێن لە جێ خۆمانین ئەوە یعنی چی لەبەر ڕەوایەتی خەباتی شاخمان هەیە یکاکە گیان ئەو جیلی ئێستا ئەوە 27 ساڵە ئەم وڵاتە دەربازی بۆ نییە ئەوە بۆ 28 ساڵ دەچێ ئەو جیلی ئێستا پێ گەیشتووە حەقیوەی داخوات و دوێنە چیت کردووە حەقیوەی ئێستا بێنی مافوو ئازادیەکانی بۆ دابینکەی پێداویستیەکانی بۆ دابینکەی ئەمما تۆ بە بیانووی ئەوەی کە تۆ 30 ساڵ لەمەوە پێش لە چیا بووی من لە چیا بووم ئێستا بێنی حکومڕانێکی سەقەت و خراپ بکەی کاخر ئەو حکومڕانیە سەقەت و خراپە بۆ بەردەوام دەکەی بەڵگەت چیە بەڵگەمەوەی کە من وەختی خۆی خەباتی شاخم کردووە ئەو مەسەلەی کوردایەتی و ئەو شەرعیەتی شۆڕژێڕی ئەوانە وەکو گوتم لە ڕاستیدا کە دەکرێن بە پاسا و بیانووی و ئەو شتی خراپ زەرەر لەو دروشمانە دەدا ناوی کوردایەتی ناوی پێشمەرگە ناوی خەباتی شاخ ئەوانە ناشێرین دەکا قێزەبوونی دەکات لە بەرچاوی خەڵک لەبەرەوە وێ ڕای ئەوەی کە ئەوە لە خودی خۆیدا کە تو حکومڕانی سەقەت و خراپ بکەی وێ ڕای کە لە خودی خۆیدا خراپە خیانەتیشە بۆ دروشمانە جا تۆ تەماشای وڵاتێکی وەکو ئەمریکا بکە ئەو حکوومەتێکە و یا مەسەنە وڵاتانی دیکەی ڕۆژئاوا یا ڕۆژهەڵات ئەوانەی کە تەڕا دێک مافی مرۆڤیان تێدا پارێزراوە و خزمەتی خەڵک دەکەن خۆ بە ناوی هیچ نەتەوە شوێنێکی دیاری کراوە نییە حکوومەتی ئەمریکا و دەیان نەتەوەی تێدایە ئەوە مەسەنە وڵاتانی دیکە وانێ خۆ هەمووی وەکو ئینگلتەرا و فەڕەنسانی بە ناوی گەلێکی دیاری کراوە وڵاتانی دیکە دەیان نەتەوەی چین مەسەلەن دەیان نەتەوە سەدان میلەت و سەدان زمانی تێدا هەیە بەڵام کە تو حکوومەتەکەت ڕەشید و چاک بوو حکمێکی باشت کرد ئەو کەتە پەچی لەسەر و نەکەوت و ناوی نەتەوەیەکی یا ناوی نیشیمانێکی لەسەر مامۆستا ئەگەر سەیری واقعی ئێستا بکەین ژیان بە شێوەیەک دروست بووە بە تایبەتی بۆ ئەو جیلانەی کە
دوای ڕاپەڕین دروست هەبن واتە جیلە تازەکان ژیانیان لە هەموو شتێک پێ گرنگترە ینی ئەنەوێ بژین ئەنەوێ خۆشگوزەران بژین و داوای خۆشگوزەرانی شەکەل لە حکوومەت بەڵام زۆر جار دەسەڵات بە پاساوی بابەتە نەوتەوەی و چەمکە نەوتەوەیەکان کە ئەنەمان وەکو جەنابیشت وتت نەتەوە بتێک بێ سەرنەمێک بێ خەڵک ناچارکە بەوەی کە بیپەرستێ ینی بەم پاساوە جاری وایە ژیان لە خەڵک وەرەگرنەوە ینی ئەو جیلەی کە ئێستا هەیە ئەو جیلە تازەی کە هەیە ژیان بۆ بە تەوەرێکی گرنگ ئەو پەتابەتی خۆت ئەزانی ئەم هەموو داخوازی گەورە هەیە ئەم هەموو پێداویستێ زۆرە هەیە گەنجێکەگەر سەرلەبەری ژیانی هەمووی بەبەخشێ بەو شتانە هێشتا هەموو شتەکانی نییە بەڵام زۆر جار ئەم پاساوانە واتە پاساوی مەسائیلی نەتەوەیی زۆر خراپ کەڵکی لێ وەرەگیرێ لەوەی کە ژیانت لێ سێنێتەوە بەس لە پێناوی ئەوە کە شتێکت پێدا کە هەرانی ناشدانم چییە ینی تۆ نەتەوەیی بە و ئیتر دوایی پشتکەرە ژیان نازانم کوردەواری خۆمان دەڵێن بە حەڵوا دەم شیرین نابێ هەزار بڵێ حەڵواگە تۆزشی دەخۆی زارت شیرین نابێ بە کوردایەتی هیچ لە واقعەکە ناگۆڕێ کاکە پەیوەند من دەستچەند بۆنەیەکدا گوتومان ئەو حکومە ئەلمانیەی کە ئێستا بەدەست ئەو دوو حیزبەوەیە یا بەدەست تەوژمی ئەلمانی حکمڕانە بڕیار بەدەستەوەیە بەگشتی چون هەندێک خەڵکی دیکەشان لە خۆ هاڵاندووە بە هەر باسی دوو حیزبەکە نەکەین جار ئەنگلیەمان لێ دەکەن دەڵێ مامۆستا تۆ باسی ئەو دوانە دەکەی باسی خۆشتان ناکرد من دەڵم هەموو ئەوانەی کە لەوانەوە ئاڵاون و حکمڕانی ئەم وڵاتەیان کردووە بە ورد و دشتەوە خوایان لەبیر خەڵک بردوێتەوە خورماشیان بۆ دابین نەکردوون دینیان لێستاندون دنیاشیان نەداونێ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا خەڵکی ئێستا وەچەی ئێستا زیاتر تەرکیزی لەسەر دابینکردی پێداویستە مادیەکانە ئەوەش بۆ خۆی نوقسانیشی زۆر گەورەیە بەڵام کێ وای کردووە ئەو کەناڵە ڕاگەیاندانە و ئەو شێوە حکمڕانی و سیاسەتکردنەی تەوژمی ئەلمانی میلەتان وەختێک کە قیەم و بەهار ڕوحیەکانیان نامێنن وەختێک کە شتێکی بەرزتر لە مادە و لە ژیانیان نامێنێ شتێکی گەورەتر لە تێرکردنی غەریزەکانیان نامێنێ سقوط دەکەن و هەرس دێرن هەموو شارستانێتەکان هەموو دەوڵەتەکان هەر لە میسری کۆن و لە هیند و چین و لە گریک و ڕۆمان و هەتاش شارستانێتی ئیسلامیش هەمووی کەی هەرسیان هێناوە کاتێک کە گەیشتونە هەڕەم و لووتکەی خۆشگوزەرانی کە وای لێ هاتوو خەڵک شتێکی بەرزتر لە داخوازی مادیەکانی نەماوە لە ڕاستیدا ئەوە نوقسانێکی گەورەیە کە گەنجەکانی ئێمە جیل و وەچەی تازەی ئێمە داخوازیەکانیان لە سنووری جەستە و لە پشتێن بەرەژێریان پێ هەڵا نەچێت هەمووی هەر خەریکی گیرفان و گەدە و داوێن مرۆڤ تەنیا بەوە مرۆڤە کە لە ئاژەڵی جا دەکاتەوە مرۆڤ بە دووش لە ئاژەڵ جا دەبێتەوە یەکەم بە عەقڵ وعی و هۆشیاری و عەقڵ دووهەم بە ڕوح کە تۆ بێنی پێداویستی و داخوازیەکانی ئەو دوانە نادیدە بگری ئەوەیە کە خوای پەروەردگار دەفەرمێ والذین کەفەڕوا یتەمەتەعون ویەکولون کەما تەأکل الأنعام والنار مثوى لهم ئەوانەی کە بێبڕوان واتە ڕوحیان ئیهمال کردووە و عەقڵیشیان ئیهمال کردووە بەواتە کە لە مادە بەولاوە ناچن بچنە جیهانی غەیب و نادیار کە بە عەقڵ پێ دەبردرێ و ڕوحیان ئیهمال کردووە لە چوارچێوەی غەریزە جەستەیەکاندا دەخولێنەوە دەفەرمێ ئەوانە وەکو ئاژەڵوان دەلەوەڕێن و دەژین و کەواتە ئەوەش بۆ خۆی نوقسانێکی گەورەیە بەڵام دیسان کە تۆ بێنی دەیکا کە تۆ لە بەرەوەی حکوومەتی کوردیت دەوێ نابێ باسی هیچی دیکە بکەیت ئازادی پێویست ناکە نان پێویست ناکە ئەمان پێویست ناکە بۆ ئەخر حکوومەتی کوردیت دەوێت بۆ بکاکە حکوومەتی کوردی هەم بەڵانەی پێوە دەگەروای هەر نامەوێت ئاوچی بێنە کاکە ناوی لێمەنی حکوومەتی کوردی و بەڵام مرۆڤ تێیدا مرۆڤ بێ ئازادی تێدا دابین بکرێ کەرامەتی مرۆڤەکانی تێدا پارێزرا بێزانمە چ لە ناوێکی بێنێەوە ڕۆکەم ئەوە خیانەتە بە کوردایەتیش یعنی کە تو حکوومەتی کوردی دامەزران قەوارەی کوردی یعنی یەکسانە بە بێدادی و گەندەڵی و فەساد و زوڵم و خراپە و داپۆسینی خەڵک ئەوەی حکوومەتی کوردی داوە سەبری شەکری لەسەر ئەمانە ئەمجا دەبێت سەبریشی لەسەر بگری وەگەر ڕەخنە شت گرت معنای وایە ڕەخنەت گرتووە لە حکوومەتی کوردی بە دەوڵەتی کوردی ڕازینی ئەوە درۆیکی زۆر گەورەیە و ئەوە خیانەتە بە وەکو گوتم بەو دروشم شیعاری کوردایەتی و خەباتی نەتەوایەتی و ڕاست نەکردنە لەگەڵ واقعەکەشدا وەکو گوتم تۆ تەماشای دەوڵەتانی دنیا بکە چ
زۆر بانگەشەی نەتەوایەتی و نیشتیمانی شت ناکەن بەڵام پێداویستەکانی خەڵک دابین دەکرێن مافەکانی خەڵک ئازادیەکانی خەڵک دەسەبەر دەکرێن چ زۆریش بە نەتەوە و نیشتیمانی خۆیان هەڵا ناڵێن ئێمە زۆری پێ هەڵا دەڵێن و کەمی بۆ دەکەین مامۆستا خەریکە نەریتێک دروستە بێ تێگەشتنێک دروستە بێ لەوەی کە بە تەواوی نیشتیمان بە هەموویەوە تەسلیم بەم دەسەڵاتی ئێستا بکرێ واتە بڵێ کاکە هەموو شتێک بۆ ئێوە وەردەوردە خەڵکەکە وای لێبێ هیچ وەلا و خۆشەویستیی بۆ نیشتیمانەکەی نەمێنێ هەمووی با بە دەسەڵات بڵێ بە کوڵک و پێستەوە بۆ تۆ و دەکرێت ئەوەش بڵێن ینی خەڵکێکی زۆر لە نیشتیمان جگەلەوەی کە تەوەلا بێ بەجێ هێڵێ بەجێ هێڵێ کاکە بە هەمووی با بۆ ئەم گەندەڵانە بێ مامۆستا ئەو نەریتی تێگەشتن نەریتێکی باشە تۆ ئەگەر ئەم وڵاتت خۆشەوێ ئەگەر ئەم وڵاتت دەوێ ئەوە پێت وایە بێ ئەم وڵاتە بۆ هەمووان بێ خۆ دەکرێت خەباتی تیا بکەی خۆ دەکرێت مەسەلەن تۆش تاچێک لەو تاکانی کە بەشداربی لە چاکسازی و لە چاکردنی ئەم وڵاتە مامۆستا ئەو بەجێهێشتن و ئەو تێهەڵدانە هەتا قسەی زۆر ناشاوە گوتری ئەم چەند ساڵی ڕابردووەڵێ ئەوەی منی پێوەست کردوەوە بە نیشتیمانەکەم تەناجوتە پێڵاوەکەمە کانەما ئەوەندە نیشتیمان بێ بەیاخەکرێ ئەویش بە پاساویی بە پاساوی ئەوەی کە دەسەڵاتێکی کوردی گەندەڵ هەیە من وڵاتەکە بەجێهێڵم ئەم هەڵاتنەش مامۆستا بە خۆی من هەردووشیان غەڵەت بە ناوی کوردایەتی و نیشتیمان پەروەردەتیەوە حکومڕانی سەقەتکردن و خەڵک بێزار و ناومێدکردن کە دوایی ئەو هەستە نەزۆک و خراپانە لە خەڵکدا پەیداکە کە نیشتیمانی لەلا بێ ڕێز بێ بێ ئیعتیبار بێ نەتەوەی لەلا بێ ئیعتیبار بێ ئەوە بۆ خۆی ئەوە هەڵەیەکی گەورەیە کە ئەوە فیعلەکەیە کاردانە و ڕەتفیعلەکەشی هەر غەڵەتە کە تۆ بێنی وڵا لە بەرەوەی کە فڵان حیزبە و فڵان بنەماڵە و فڵان کەسە وا حکم دەکات ئەو کەمینەی وا حکمڕانی دەکەن ئەوە من ئەو نیشتیمانەشم نابێ ئەو وڵاتەشم ناوێ ئەو نیشتیمانە ئەو نەتەوەیش بەجێ دێڵم لە ڕاستیدا ئەو بەزین و تێشکانە ئەوەی دیکە وەکو گوتم ئەلبادی و بیشتەری ئەظڵەم لە سەرەتاوە گوتم ئەوانەی کە دێنن ئەوە دەکەنە کراسی عوسمان دەیکەنە بیانوو کە مەبا بە کوردایەتی دەکەین ئێمە خزمەتی نیشتیمان دەکەین لەبەرەوە قەیناکە گە زوڵمیش بکەین قەیناکە گەندەڵیش بکەین لەبەرەوە کە گەر ئێمە نەبێ نیشتیمان نابێ و نەتەوە نابێ وڵات نابێ ئەوە لە ڕاستیدا ئەو جۆرە بانگەشەکردنەوە ئەو شێوە حکومڕانیکردنە خیانەتە بە کوردایەتی بە نیشتیمان پەروەردەتی و پاشانیش ئەو کاردانە و خراپە لای خەڵکێک دروست دەکا کە ئەمن پاساو نایانمەوە بۆ ئەو جۆرە کاردانەوانە چونکە جاخۆ گەر خەڵک هەمووی وا بکە ئەوانەی کە ئەو گەنج و لاوانەمان کە سەری خۆیان هەڵدەگرن دەڕۆن بۆ وڵاتان ئەگە خەڵکێکە هەمووی وا بکە کە داروبەردەکان دەمێنەوە لەگەڵ گەندەڵەکان گەندەڵ دەمێنەوە کە حکومڕانی دەکەن و ستەمکارەکان و لەگەڵ داروبەردەکە دەمێنێتەوە ناوە هەڵەیە دەبێ وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ أفضل الجهاد كلمة عدل عند سلطان جائر يا كلمة حق عند سلطان جائر جملة جاء هند ملاما هنقصي سيروكا دكان من هەڵبەتە کەم وایە لە تەلەڤیزیۆن زۆر مەجالم هەبێ بەڵام جار برایانە گەشتێکی گرنگ بێگرتە ڤیدیۆ شتێک ئاوە دەقێک دوو دەقە بۆم دێنن گوێم لە مەلایەک بووکتوێتی کە ئەو نەخمێت چەند جاری کەس دووبارە کراوەتەوە ئەو حیزبانە هەموو وەکو یەک زۆر ئەو قسەیەکرێ هەر مەلا نایکە مامۆستا خەڵکی ترژەی کات وەڵا هەر کەسێکی بیکە خۆی لە ژێ لێ دەدا ئەوکو هەولێری دەڵێن چونکە و ئاو بە ئاشی دەسەڵاتدارانی گەندەڵدا دەکا آخر چۆن کەسێکە ستەم دەکا و کەسێک کە بەرهەڵستی ستەم دەکا چۆن وەکو یەکن ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون ئایا مسلمانان وەکو تاوانباران یەکسان دەکەین چیتانە چۆن وا حکم دەکەن بەڕاستی زۆر پێم عەجیبە ئەوە من کانە مؤمنا کەمن کانە فاسقا لا يستوون خوا دەفەرمێ وەکو یەک نین ئەمجا ئەوەی کە چاکەکارە لەگەڵ ئەو کە تێک دەرە یەکاکە تۆ کاکەمەلا تۆ ڕەنگە بۆ خۆ لە بەرەو شەریکە دزی و لە پەنای دەسەڵات دای و بەرماوی دەسەڵات دەخۆی ڕەنگە بۆی حسابەکە لێ تێک و چەشمەندازت لێڵ بۆ وەرزانی هەموو وەکو یەکە کاکەم وەک تۆ نین ئەگەر تۆ لە پەنای دەسەڵاتێکی گەندەڵدا پێداویستێ ناشەرعەکەت بۆ دابین دەکرێن ئەگەر تۆ لە پەنای ئەودا هیچ عیبت نییە جا پێت وایە هەموو خەڵک وەکو تۆ هەموو خەڵک وەکو تۆ نییە هەیە بازی
بەر هەڵستکردنی زۆڵم دەدا ئەگە تۆ نانی خزمەتکردنی زاڵم دەخۆی خەڵکی دیکە هەیە باجی بەر هەڵستیکردنی زاڵم دەدا چۆن وەکو یەکن تۆ لە هەمبانی خۆتدا گوێز دەژمێری ئەوە یەک گوێم لە مەلایەکی دیکە بوو کە بەداخەوە یانێ زۆرە مەلایانە نازانم بڵی لە دنیادا ناژین یا ڕەنگە ئەو قسانە نانیان تێدا بێ وا پێدەچێ یەکی دیکە دەڵێ لەخوا بترسێن مەچن خەڵک هاندان بۆ خۆ پێشاندان بوو لەبەرەوەی خوای پروردگار دەفەرمێ دەبێ قسەی چاک بکەن تێجا قسەی چاکەوە ڕەخنە لە زاڵم بگری ئەوە تا پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێ ئەفضل الجهاد كلمة حق للروايات كلمة عدل عند سلطان جائر گەورەترین تێکۆشان قسەیەکی حەقە قسەیەکی دادگەرانی لای دەسەڵاتدارێکی دادگەر و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی الصەلاة والسلام سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله أو هردوشان للسنن دهاتون دەفەرمێ گەورەی شەهیدان حەمزەیە و پیاوێکە ڕاز دەبێتەوە لە حکمڕانێکی ستەمکار فەرمانی پێدەکا بە چاکە و ڕێگری لێدەکا لە خراپەویش دەیکوژێ لەگەڵ حەمزە لە تەرازوێکیدان کاکە مەلا تۆ لەکوێ هێناوە نابێ خەڵک ئەگەر تەندروستکارە ئەگەر مامۆستایە ئەگەر خەتیبە ئەگەر کارمەند هەر کەسێکی نابێت لە سەر حەقی خۆی بەجواب بێ ئەی دەبێ وڵاتەکەش تاڵان بکرێ و کەمینێک ببنە ملیار لێر و خەڵکی دیکەش زەقەی چای بێ بێدەنگیش بێ شەرع وا دەڵێ ئەوە لەکوێ هێنا لەکوێ شەرعدا هەیەەوە ئەوە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصەلاة والسلام گوتنی قسەی حەق گەورەترین جیهادە و ڕازبوونەوە لە ستەمکار دەباتە ڕیزی حەمزە مامی پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام جا وەکو گوتم کاکە پەیوەند حکمڕانیە سەقەتەکە ئەو شتە غەڵەتانەش بەدوا خۆی دادێنێ بە تایبەت ئەوەی کە جەناب باس کرد سەری خۆ هەڵگرتن و وڵات بەجێهێشتن حەقیقەت بریتیە لە بەزین و تێشکان و بریتیە لە سەنگەر چۆڵکردن و مەیدان چۆڵکردن بۆی کە ئەوانەی کە چاویان لەوەی ئەم وڵاتە زیاتر تاڵانکەن و خێروبێری ئەم وڵاتە زیاتر بۆ خۆیان قۆڕەکەن زیاتر ڕێیان بۆ تەخت و ئاسوغ دەبێ و مەیدانیان بۆ شۆڵ مامۆستا تۆ لە شوێنێکا باس لەواکەی کە دوای ئەوەی لە ڕۆژئاوا کە دەستکاری دینی فەلەی مەسیحیەکەن دوای ئەوەی کە لە بەها ڕۆحیەکانی بەتاڵیەکەنەوە پەنابەن بۆ شتێکی کە بۆ قەرەبووکردنەوەیش ئەویش جەنابەت بە سەنەم القەومیە ناوت بردووە بتی قەومی یا بتی نەتەوەیی بەڵام پرسیارەکە لێرەدایە چۆن سۆزی نەتەوەیی یاخود با بڵێن وەلایەکی نەتەوەیی جێگای دین ئەگرێتەوە بخۆ دەزانی دین خۆ کۆمەڵێک پێدراوی هەیە کۆمەڵە خصوصیەتی هەیە کام خصوصیەتانە لە شتی تران نییە بەس چۆن ئەبن بە بەدیلی یەک یعنی ناگرێتەوە ئەگەر لە بە شەرعی و سروشتەکەی خۆی دابێ کاتێک کە گەورەتر دەکرێ لە خۆی گەورەتر دەکرێت لە خۆی لە سنوور و غزە شەرعی و سروشتی و خوارزکەکەی خۆی دەبرێتە دەرێ هەر شتێک بە هەروای لێدێ ئێستا تەماشا لە ئەوروپا ڕێزکەیەکێ پێ دەگوت هیومانیزم مرۆڤگەرایی ئێ باشە خۆ مرۆڤ لە ئیسلامدا مرۆڤ میحوەرە چقە لە دوای خوا سوبحانە وتەعالا مرۆڤە مرۆڤ خەلیفەت وڵایە باش ئەی هیومانیزم عیبەکەی لەکوێدایە لەوەدایە کە دەڵێ هەموو شتێ لە پێناوی مرۆڤدا و هەر دەبێ مرۆڤ وانی تەقدیسکردنی مرۆڤ و بە گەورەگرتنی و بە بەرزگرتنی و هەموو شتێکی دیکەی لە پێناودا فەرامۆشکە ئەلێدا عیبەکەی لەوێدایە مرۆڤ نامێنێ ئەو کاتە مرۆڤ نامێنێت مرۆڤیش وەختێک مەحەلی ئەعرابی دیاری دەکرێت کە ئەم کەون خاوەنێکی هەبێ ئەگەنا لە ڕاستیدا لە ئەلمانیەت و لە مادیگەراییدا ئەگەر هەموو شتێک مادە بێ مرۆڤێک لەگەڵ ئەمیبایەک لەگەڵ مەیمونێک لەگەڵ زیندەوەرێک هیچ جیاواسی نییە هەردووچیان دروستکراوێکن کائینێکن کە بێخاوەنن جا مەسەلەی ناسیۆنالیزم کە لەوێدا گوتومە لە ئەوروپا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ڕوحیە هەر بەجددی وایە تۆ تەماشا بکە جانێک لە ئەوروپا تۆ تەماشا بکە لە وڵاتی ئێمەشدا دوای ئەوەی ئەزمونەکانی شیع عوبەیدوڵای نەهری ڕەحمەتی خوای لێبێ شیع عەبدولقادری شەمزینان و پاشان شێخ سەعیدی پیران و ئەمجا دواتر سمکۆ و یەزدان شێر و ئەمجا دواتر عەبدولسەلامی بارزانی و دوایی شێخ مەحموودی حەفید و قازی محەممەد و ئەوانە بووی بە خۆت دەزانی هەموویان شێخ بوون یا مەلا بوون دوای ئەو ئەزمونە بەسەر چوو ئەو قۆناغە ڕۆیی خەباتی ڕزگاری خوازینەتەوەیی و نیشتیمانی لە هەموو بەشەکانی کوردستاندا عالەم بەدەستەکانی و ئاڵا هەڵگەرەکانی بوونە چێ
بوونە کەسانێک کە نەیارن بە ئیسلام نەیارن بە شەریعەت خەڵکی عەلمانی خەڵکی سێکولەریزم بە زۆریشیان چەپگەرا بوون مارکسیست و سۆسیالیست و ماویست و ئەوانە لە دوای ئەوە پێشێ خەڵک کاکە بۆ دیفاع دەکەی لە وڵاتی خۆت بۆ دژی کەسێکی کە وڵاتی تۆ داگیر ئاخر لەبەر خواوای فەرمووە خوا دەفەرمێ لا تظلیمون ولا تظلمون خوا دەفەرمێ فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم هەر کەسێ دەستدرێژی کردن سەر بەرپەرچی دەستدرێژەکەی بدەنەوە مێڵن وڵاتان داگیر بکرێ باش لەوێوە خەڵک بەچی هان دەدرا بە دین ئەی دوایی تۆ تەماشا ئەدەبیاتی خەباتی ڕزگاری خوازی دوایی بکە باسی خوا و پێغەمبەر و سڵسەم ئیسلام و قیامەت و شە لە گۆڕەدا نییە لە پێناوی خاکدا نیشتیمان دەبێت ناڵە لە پێناوی خوادا لە پێناوی خاکدا خاکەکە ئاگەی لێ نیە خۆ شعوری نییە پاداشت داتەوە ناو تۆ بۆ خاک دەیکەی بۆ نیشتیمان دەیکەی بۆ نەتەوەکەت دەیکەی تەماشا دەکەی یعنی هەستونەستی ئیمانی ڕوحی لێ دەردەهێنرێ بۆ چونکە ئەوە کە لێ دەرهێنراوە دەبشتی دیکە لە شوێنی ئەوەدا بندرێ یعنی ئینسان بەبێ معنەویات بەبێ لایەنی ڕوحی ناتوانێ بژێ جاگە لایەنە ڕوحیەکەی ڕاست و دروست بوو کە خواپەرستیە هەرخوا لە مرۆڤ بەرزترە هەرخوا شایستەی پەرستران ئەگەر ئەوەت لێ دەرهێنا تەماشا بکە لە کۆشتی کەرملین جەنازەکەی لینین وەکو کە خەڵک دەچێت بۆ زیارەتی یا ماوچی تۆنگ لە چین وەختی خۆی کە چوون بۆ زیارەتی دایان دەنێن چۆن خەڵک دەچێت بۆ زیارەتی کەعبە چۆن دەچێت دەست دەکاتە بەردە ڕۆژەکە هەمان سیناریۆیە هەمان شتە یعنی چی یعنی مرۆڤ ناتوانێت بێ شتێکی مقدس بژی جاگەشتە مقدسەکە حەقیقی بوو کە خوای سبحانه وتعالى ئەوە بەجێی خۆی ئەگە حەقیقی نەبوو بشتێکی مزەیفی بۆ لەلا مقدسکەی کاکە لە ڕۆژ ئاوا و لە ئەوروپاوە لێرەش دوای ئەوەی کە دین لە کایەکانی ژیاندا نامێنێ دین وەکو داینەبەوەی خەباتی ڕزگاری خوازی نامێنێ دەبێت شتێکی دیکە لە شوێنی دیندا بنێ کە ئەوەش بریتی بوو لە چی بریتی بوو لە نەتەوە پەرستی و نیشتیمان پەرستی ئەگەر نەتەوە پەروەری و نیشتیمان پەروەری ئیسلام ئیشکاری لەگەڵی دانێت بۆ وڵات خۆت خۆش بوێ نیشتیمانی خۆت نەتەوەی خۆت خۆش بوێ بەرگری لێ بکەی ئەوە لە سنووری شەرعدا بەڵام کە لە شوێنی خوا و پێغەمبەری دادەنێی ئێستا من هێندی حیزبی چەپم پێشەک دێ هێندی حیزب لەو حیزبانێکی ئێستا نەفەرێکیان کردووە لە شوێنی خواندانەوە لە شوێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەکانی لە شوێنی ئاەتە لە شوێنی حەدیثە بۆ چونکە باسی خوا و پێغەمبەر و ئاەت و حەدیث لە گۆڕەدانێ لەنێ ئەو حیزبەدا بەس باسی ئەو شەخصە هەیە ئێوە لە جێی خوات داناوە قسەکانی ئەویش لە جیاتی ئاەت و لە جیاتی حەدیث ئەمجا دێن کورداتی بە خەڵک دەفرۆشن با بە چ علاقەی بە کورداتیەوە هەیەوە کورد میلەتێکی مسلمانە تۆ لەکوێناوە ئەتۆ ئەو شەخصەت لە لای خەڵک کردوتە مقدس و معەظەم لە شوێنی خوا داتناوە و قسەکانی ئەو کەسە و ناوی ئەو کەسە و وێنەی ئەو کەسەت کردو لای خەڵک کردوتە ویردی زمان و کردوتە زیکر و فکر تۆ معناوە چاولێ ئینسان بەبێ معنەویات ناژی چونکە بۆ مرۆڤ پێویستی بۆ هێلانە ڕۆحێکی ئیشباع و تێر بکرێ جا ئەگەر بە شێوەی حەقیقی تێر نەکەرەوە وەکو وێنە بۆ هێنایەوە ئەگەر کەسێک ئاوی مرۆڤ پێویستی بە ئاو هەیە ئەگەر ئاوێکی سازگار و شیرنت بۆ فەڕاهەم نەهێنا دەچێت بە قوڕاوێدا دەنووسێ بە ئاوێکی شلوێ پیس کە دوای پێی تووشی نەخۆشی دەبێ بەڵام گرنگەوەیە مرۆڤ مادام پێویستی بە پێکێنەرێکی مرۆڤ بریتێ لە ئاو پێویستی بە ئاو هەیە گەر ئاوی خاوێن دەزەکەەوە دەچی پیس دەخواتەوە بەڵێ مامەسا زۆر بە دیقەتەوە سەیری ناوەڕۆکی کتێبەکەم کرد زۆری کتێبەکە زۆر بە سلبی بە نەرێنی قسە لەسەر ناسیۆنالیزمەکە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم بڵم دوای دروستبوونی ئەم چەمکی ناسیۆنالیزم کە دووجانە بە جۆرێک لە سەربەخۆیی دوای ئەوە چەندان دەوڵەت و هەروەها گەل و خاک و ئەوانە ینی گەشتون بە سەربەخۆیی خۆیان ینی دەکرێت بڵێن ناسیۆنالیزم خاڵیکەینەوە لە هەموو بابەتێکی با بڵێن ئەرێنی ینی تەنها مانایەکی سلبی لێ دەربێنین قسەکە لەسەرەوەیە ناسیۆنالیزمیش بۆ خۆی ئیشی کردووە و من پرسیاری ئەوشم کردوتم ئەم ناسیۆنالیزمە ناکرێت لە پرسیارەکە بە شێوەیەکی تر لە شوێنێکی تراکەمەوە بەڵام ئێستا بە قسەکە پرسیارەکان زیاتر لەسەرەوە بێ کە ناسیۆنالیزم تەنها مانایەکی سلبی هەڵەگرێ ئەی ئەو هەموو نەتەوانێت کە لەژێر ئەم ناسیۆنالیزمەیە بوون بە خاوەنی سەربەخۆیی کاکە پەیوەندیان نەخێر هیچ شتێک نییە باڵتیلی ڕوود بێ هیچ حەقی تێدا نەبێ خوای پەروەردگار
دەفەرمێ یا ئەهل الكتاب لم تلبسون الحق بالباطل ئەی خاوە کتێبەکان بۆچی حەق لەگەڵ بەتاڵ تێکەڵ دەکەن حەق و ناحەق تێکەڵ دەکەن هیچ شتێک نییە تو مارکسیزم دەگری ماویزم دەگری سۆسیالیزم دەگری کۆمۆنیزم دەگری لیبرالیزم دەگری ناسیۆنالیزم دەگری سیکۆلاریزم دەگری هەموو هیۆمانیزم دەگری هەم ئەو پیکرە و بیر و بۆچوونانە تەنانەت لە ڕووی دیکە مەسەن فرۆیدیزم دۆرکۆماییزم ئەوانە هەموو ئەوانە بەشێک لە حەقیان تێدایە بەڵام ناحەقیان تێوە پێشراوە یاخود ئەو حەقە لە قەبارەی خۆی گەورەتر کراوە ئێستا تۆ دیقەت بدە خۆی پەروەردگار مرۆڤی وا خوڵقاندووە کە دەزانین چۆن کۆمەڵی ئەندامی هەیە ئەندامەکان هەر کامێ لە قەبارەی سروشتی خۆی کە خوا بۆی دیاری کرد بهێت ئەتۆ مرۆڤێک بێنە بەر چاوی خۆت چاوێکی لە چاوێکی گەورەتر بێ یاخود مەسەلەن ئەندامێکی لە چاو ئەندامەکانیکە گەورەتر بێ دیمەنێکی ناشرین ناقۆڵا دەخاتە بەرچاو مەسەلەی ئەوە کە جەنابەت دەڵێ میلەتان و نەتەوەکان سوودیان بینیوە لەوە لە فکری ناسیۆنالیزم بۆ ڕزگارکردنی خۆیان بەڵێ دەزانم ئەوە ڕاستە وەکو گوتم هاخۆ خەباتی ڕزگاری خوازی ئێمەش لە دوای ئەو پیاوانەوە کە دەرچوی قوتابخانەی ئیسلامی و شریعەت بوون ئەو خەباتە بووە کراوە بۆ بەرهەمیشی بووە وانە ئیسلامی لە هەرێمێکدا دەژی بەڵام قسە لەوەیە ئایا ئەوە حەقە ئەتۆ بێنی نەتەوەکەت و نیشتیمانەکەت لە شوێنی خوادابنی تەقدیسیکەی تەعزیمیکەی و پاشان بە بیانوی ئەوەی کە تۆ بۆ نەتەوەکەت حکم دەکەی و خزمەت بە نیشتیمانەکەت دەکەی دادگەری ڕەچاونەکەی ئازادی ڕەچاونەکەی مافەکانی خەڵک ڕەچاونەکەی و چۆنت پێخۆشە وا حکمڕانی بکەی یا بێنی مەسەلەن وڵا کاکە عەشیرەتی ئێمە حیزبی ئێمە بنەماڵی ئێمە خەباتی زۆرمان کردو قوربانی زۆرمان داوە جا دەبێ و خەڵکە خزمەتی ئێمە بکە دەبێ و خەڵکە بێتە کۆی لە ئێمە ئەوە حەقە من قسەم لێرەدایە کە ئێستا ڕێگە لە ئەوروپاش کە بڵێ بیری ناسیۆنالیزم بەڵێ وای کرد کە ئەو دەوڵەت نەتەوانە دروست ببن بەڵام دوایی چیان کرد دوایی تەماشا دەکەی هەر لەنێ خۆیاندا شەڕی جیهانی یەکەم و دووەم لەسەر چی دروست بن ئەو دەوڵەت نەتەوانە دروستیان کردن کە بە هەردووچیان نزیکە 7 ملیۆن کەس ینی لە 105 مرۆڤ ئەو کاتی لەبەین چوون و خەڵکێکی زۆریش سەقەت و ماڵوێران بوو و دواییش ئەوجا لە دوای ئەوەجا پەڕینەوە بۆ وڵاتانی ئیسلامیش تەماشا دەکەی وڵاتانی ئیسلامیش کۆلۆنیالیزم ینی خستنیان ژێڕچێفی خۆیانە ئەو بەریتانیایە ئەو هیندە گەورەی خست بۆ ژێڕچێفی خۆیەوە ئەم هەموو عالەمی ئیسلامیە لە نێوانی فەڕەنسا و بەریتانیا و لەولاشۆ مەسەن ئیسپانیا ئەوانە دابەش کرابوون باش ئەوە شتێکی ناحەق ئەوە ئەلێرەدا بیری ناسیۆنالیزم کە لەلایەکەوە خزمەت دەکا بلایەکیوە زەڕێ دەدا من دەڵێم نەتەوایەتی و خزمەتکردنی وڵات و نیشتیمانی خۆت دەبێت لە سنوورشەکەی نەچێتە دەرێ جاو بۆ کوردیش وایە بۆ عەرەبیش وایە بۆ تورک و بۆ هەموو بۆ فەڕەنسی و بەریتانی بۆ هەمووان وایە ئەوانیش کە لە کەوری خۆیان بردوانەتە دەرێ دوایی کاکە پەیوەندێنن سەر و ماڵی خەڵکی دیکە بۆ خۆیان بەڕەوا دەزانن بۆ دەڵێ و هیتلەر چی دەگوت هیتلەر دەگوت خەڵکی دیکە هەمووی بۆ خزمەتی ئێمە بۆ ڕەگەزی ئێمە خزمەتی ڕەگەزی ئێمە دروست بووە لە ئەوروپا لە ڕۆژئاوا بۆ زانیاریت من لە زۆر سەرچاوی معتەبەردا خوێندومەتەوە کە لە قۆناغێکدا خەڵکی ڕەشپێستیان و خەڵکی هیندە سوورەکانیان و خەڵکیان لە هیندەوە و خەڵکیان لە ئەفریقا هێناوە لە حەدیقەی حیوانەتدا دایان ناون لە حەدیقەی حیوانەتدا دایان ناون کە دوان ئەوانە لە خوار ئەوەن ئێستاش لەگەڵدا بێ ئەوروپیەکان یعنی لە کتێبی علمیدا دەڵێن ئینسانی ئەوروپی لە ئینسانی غەیر ئەوروپی ئەوەترە بەرزترە گەورەترە ئەلێرەدایە بیری ناسیۆنالیزم ئەو شتانە دروست دەکات قۆرەخکاری داگیرکاری لە نێو خۆدا شەڕ و شۆڵ خۆ بەسەرێکدا هەڵکێشان جا وەکو وتم ئێستا ئەوە لە نێو هەموو میلەتاندا هەیە ئێستا مەسەل کورد من هێندێ نووسەر و شت کەشتەکەی ئەوە لە نێو ئێمەدا ئەوە بووە کەواتە ئەم کوردستانە لانکی بەشەریەت بووە ئەم کووردە هەر بابی بەشەریەت بووە جا ئەوە فارسیش دەڵێن کیۆمەرز ئادەم
دەڵێن ئەوە باپیرە گەورەی فارس دەڵێن ئەوە ئادەم بووە یعنی بەشەر دوای هەموو لە فارسانەوە هاتوون ئیدی تۆ بچۆ ئەوروپیەکانیشەوە دەڵێن ئەمە سۆپەرمان و ئینسانی ئەوە هەر دەبێت لەوێ هەڵدەکەوێت هەر ئێمە مەسەلەن باشتری مرۆڤین خۆ ئەفریقیەکانیش هەروە دەڵێن ئەو هەستی ناسیۆنالیستی ئەو شتانە پەیدا دەکا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا دەکەی زۆر حەساس بۆ بەرامبەر بەوە کە دەفەرمێ ليس منا من دعا إلى عصبية وليس منا من قاتل على عصبية وليس منا من مات على عصبية هەر کەسێ بانگەشە بکە بۆ دەمارگیری هەر کەسێک جەنگی لە پێناودا بکە هەر کەسێ لە پێناویدا بمرێ لە ئێمە نییە دەمارگیری یعنی چی ئەوەیە کە تۆ خەڵکی خۆت بەسەر خەڵکی دیکەدا هەڵبژێری فەرزیکەی دای ڕەنگەی ڕزاقیشەکە با فەرزیکە ئاخە فەرزیکە ئاوای لێ دەکەوێتەوە کە ئێستا کە دەسەڵاتت بۆکو هیتلەر دەکەی جوولەکەی چی لێ کردوون خەڵکی دیکەی مەسەنە چی لێ کردووە ئەوروپایەکان چۆن وڵاتانی ئیسلامیان داگیر کرد لەنێ خواندا چۆن وێکیان هەڵ نەکرد بۆ چونکە هەر کامێکیان پێوا بوو کە لەوی دیکە گەورەترە بەڵام ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو ئەسڵە فیتریە کە شەرع دەیفەرمێ کە بریتێ لەوەی يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم من الله عليم خبير خلچينا يوم لا نرميك دروس كردو باب ذاك ثانية كان جرامان بسان قالوا تيري تاكو بيك آشنابن بريسترتان لا إخوة باريس كارترتانا ني قلتوك أوروبا كان ضلن خلشي أوروبي جمجمي قورترا كلا سري قورترا لا أفريقي كواتو ولا لا خو بس شو والله شيء والله بلا رنجي سبيترا جا چه دل رنجی سپی وکو ابلیس توی منت لاغر درست کرد و لا قرا درست کرد او فکری کی ابلیسیه ما بس بو ناسیونالیزم بو من زور هێرشم کردو تەسەری زانیمە چ بەڵاو مصیبەتێکی بەسەر دنیاە زۆر مامۆستا ناسیۆنالیزم ئەڵبەتە نەتەوە پەرستی و نیشتیمان پەرستی نەک نەتەوایەتی نیشتیمان پەروەرەتی و خزمەتی وڵات و خەڵک و کەوە بۆ خۆی شریعت فەرمانی پێکردو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلامەیان هاتوون یا قەومی خەڵکەکەم نەتەوەکەم نیشتیمان مامۆستاەوە هاوڕەکان بەڵێن کاتێکت تەوا بۆ بەس پرسیارێک زۆر گرنگە کەمە سەرەتای بەرنامەی داهاتوو ئەویش ئەوەیە کە مادام ئەم هاوچێشەیە لە ناو کتێبەکە هەیە یاخود با بڵێم ئەم دوو هێڵە تەریبە هەیە لە نێوانی ناسیۆنالیزم و لە نێوانی ئیسلامە پێم خۆشە پرسیاری ئایندەم بریتی بێ لەوەی کە ئایا ئێمە ناکرێ واقعێک داکەوتەیەکمان هەبێ هەم ئیسلاممان هەبێ هەم بابەتەوەی کەشمان بە بارزوو گەورەی هەبێ ینی هەردووچان هەبێ هەم مسڵمانەتی هەم کوردایە بزەبێت ئینشاءڵڵا پرسیاری داهاتوو بە بریتێ بێ لەوە سەرەتای ئەڵقەی داهاتوومان ئینشاءڵڵا بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتای ئەڵقەی ئەم جارەمان تاکو بە یەگەشتنەوەیشی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ